برجادر خۆمە ئیشە کارە گوتی لە سزم بەربوونەدارمان لەسەر بەردان نایە ولا سەدە کارێکی وەڵا بزنیش نییە کا ئیش ئەوە ڕژە برادرە بۆ تۆ لە دایرە تعین دەکەم خۆ بۆ تۆ مەمنونیشم دایرە کار دایرە دایرانی هەولێری چون دەرە سەرێ باشە دەرە شارەی سەفسێتەیە سەفسێسانی گوتم وەڵڵاهی یە ڕەوزەشم نییە گوتی نابێ بڕۆ دەرێ والله ڕاستە باشە چ بکەین کورە هەر عەمباریەک بی هەر ئیشەک بی والله ئەمن مەمنونم ئەوڕۆ هەر ئیشەکە بی دەیکەم بەس پارەی تێدا کورە والله ئەو بێ ئیشە مشکلێ کورە هەر ئیشەک ببا عەمباری با کەناسی با فەڕاشی با والله مدبوو کار باشە چ بکەین بە قەناعەت والله ئەمی جوشتو بەس دەزانین چ دەمە نایشیش بکەین چ بکەین با توتنی بە پیارە فروش بەرەدا بڕۆ فشەکە قسەی قۆ توتنی بە پیارە دەکەین ئێلو یا پڕە دیاڵە غنا لە من جیبە شەکری دەفرۆشین ئەوەش نابین قسەی قۆ هەر ئەو ئیشە ئیزانە بزانە لێم دزی بە شەکر دەفرۆشی شەکری بە پیارە دەفرۆشی توتنی بە وەقە دەفرۆشی هەموو دەرم کاسی لێ جبکەین ئەوش قسەی قۆ دەکە ئەو بەزمە بزانە کورەگەنا کوری دەفرۆشی سماقی پێدا دەکەن وای وای ئەمە فشە فشێ دەکە دە باشە سکاک سەدۆ بزانە تو چیشش دەبینیەوە دیاڵێ باشە خوا کەریمە بەس کاکە کورەمە دینارێکمان پێ نییە بە چادێن ئەوە وەسعەت ئەگە ئەگەر پێ جغارەکەم لێتوە کورە بەخۆم یەک جغارم پێیە ها دەرێ گەڕێ هەم دەچێشم باشترە ئەرێ وەستا تەگە هێرەکمان نای تەگە کورە مەسەد تایگەرەکمان نای تایگەر دۆ دەخۆیەوە دوورە تایگەری چ عاری چ دوو کورە جێمە دێمە ئەوەندە دیتە ئەو خوارێ هەموو باشە کار ئەمسادەکەم لۆ منە ئازادەکەم لۆ ئەو بەتامە بخۆی بەخێر بێن دەخۆن والله دەزانی چێ وەستە ئەمنی یەک قچ خەمی دەخۆمە بزانە و لا دەستە خۆ باشە لە خەمی باشترتانەیە وەڵا ئەچ دەخۆی والله هیچ کاکە ئاوەش لۆم بینە بەس مقەتەر نەبی هان لە کوپەی بی ئەو بەس پێ دەکەنی کورە والله بەعالی بەلاش سوانم کورە وەڵڵی ئەو بێقیمەتە هەر نات خوازان لە چێن دەرە هەر با تەلەفۆنش لێ بکەم تەلەفۆن هەلۆ ئەو لە چێن دەری کورە تو چێن دەر کا لە چێن دەری دەزوومە مارد خرانە بیشم پێکە زوو بە لێ السلام عليكم. سلام بخير فرمودان شو بخير هاتي وستا تساعد شلو بينا سناخذ صدى ممنون. وستا ناخذ صدى برا كرم سيدا كي تناكري وزمان. السلام عليكم. سلام يا اخو بخير ولا كم دربي كذا ولا كم دربي يسعد دم قديم باشا كاكا باشا سبو يشكا كاكا والله اول شيء خيريه عزم يبلو خديك دبر بزام تسيا مزگەفتی دروست دەکەنەوە ولا بنامە تو چی شتێ دەڕاوەستە ڕات تێگەیش پیاوەمە بە 100 جار ژێر بێتی تۆ چەند بەرماری دیوە والله ئەم بەچاوی خۆم نەبینم قەناعەت ناکەم كاكا جاكا تراتك هسه بقرب كوبات یعنی پیشانم دەدەیت اري والله دەزاد ڕاستە باش یالا داستە مار خرانە بیێرەوە یاڵە ولا هەستە بە پێشکە هەستە وەستە ئەوە دوای پارێک چایەکەش كاكا او مارك باش ئەو ئەوە مارەکەی ئەم بەچاوی خۆم نەبینم قەناعەت ناکەم برامي بەڕاستی سيدا تشين دركي تشين جوري دەفەرموو بە پێشکە السلام عليكم. عليكم السلام بخير بأستاذ صافي. تفهم كاكا. بخير بأستاذ صافي. فرموا رجل. بەخۆت بە پێشکەوە فەرموو بخير بأستاذ صافي. فرموا. باشە کاوە لە چێن دەرە باوكەکەم ئەوە لە ژوورەیە. وەرن. باشە باش اي كاكا خوافتيس. بخير أستاذ صافي. صار فوش كاكا جاهز. او وضعك خو بتاعي خوتان ديتا.
أول سنبو أمن كردم أو زانقوش كيف خوتان باشا ده زاني خوافز صرت والله جنب حافظ. حافظ تنبيه والله زادر دەبێ عیلاجێکی هەر لۆ بکەین والله علاج زۆر ئاسانە چ بکەین زانیش دەکەین وەرە بچنە عەمباری دەکەینە تا یەک دەفتەرێکەوە دەکەین کەرە دەبڕۆت جەبانەرێ وەڵڵا بە عەمباری دەفتەرێک پێیا دەبی یەکورە ئیشێ دەکەین یادی بە چ بکەین خۆت وەزعەکەت دیت ئەرێ وڵای بە چای خۆم یعنی بەڕاستی ناخۆشە والله زۆم تاسیر بوو باشان فکرەکەم لە مێشتێ لۆ نایە بیکەین بەچەفچە دە باشە ئەو جارەش دزیەکی دەکەین باز ئەو جارە لە ڕای خۆی ئەتو ڕاوەستە ڕا کورە هاتیمە تو لۆندت زەبانی کورە باسی دزینەکەی بە قوربانی چاوە کورە ئەتو 200 سارە دزی هەتا الان هەر دەترسێ مار خرانە عمرم 20 سال 200 سالی کورە کاکە کورە کاکە ئەو جارە فەرقی هەیە فەرق ئەو جارە لە ڕای خۆیە ئەتو بە خۆت زانی وەزعەکە کۆ کورە دزی لە ڕای خۆی بارکاوە نەبێرە والله ئێ باشە بە خۆت وەزعەکە نەدیت بەڕێ والله دیتم والله زۆر زگم پێشتا والله دزی دەکەم باشە دەکەی کورە نا والله کورە بە خۆم دەجیرم 20 سال کورە مردم لە دەستت کو ناکەی هەنکە دەکەی یان نا کورە بە قوربانت بم تووشی دزی مەکە لە ڕای خوددایە بە قورعان ناوێرم کورە باشە تو لۆندت زەبانی باشە دزی ناکەین ئەو دەفتەرێ بە چ پێیاکەین نا والله فکرش زۆر جوام لۆ هات چییە برێز دەکەین چ دەکەین دەچین دەرۆزێ دەکەین دەرۆزە هاتیمە توی دەرۆزەی ملی خۆ دیتە ملەستور سمێر چێ خێر بە تو دەکەم کورە دیک لۆ عالەمە لە پێش دەکەی مزگەفتانە ملی ئەهەندێ درێ ڕانە بەرازە لۆ خەڵک خێری بەی دەکە لۆ خەڵک خێر بەم ناکە برامەوان جوایە زنەخەرە کورە جواسیە والله ئەوانش کلااوچینە کورە دەزانم کلااوچینە کاکە بەسەوانە شەرم ئەیان نەمایە گیان لێ نییە دوایەوە ئەتو چوان پێ دەکرێ ها نا والله وشوانە دەستە با بڕۆین ئێستا دە باشە دەزانین چیا دەمات مەگە ئاگر پێش قاتەکەم دێ کورە مەقسەد مەگە ئاگر پێت جغارەکە هەتو واز لەو بەزمەی نینی لۆ من چیتومە بابتم سمە دەستە با بڕۆین چ بکەین چ بکە بەس بەکە دێیان نا لۆ چێنەر کورە لۆ دزی کورە والله ناوێرم کورە وەڵڵا بە شەق دەدە عەدیقەی پیس دەکەینەوە عەدیقەی پیس دەکەین عەدیقەی شەپرە دەکەین داری مەتروبە دەکەین ئەرێ والله وەڵی هەموو خەتە ئەو شەقەیە بازار نییە شەرقەی نییە وەڵا دەنێکم ئاو دێت ئەتواز لە ئاوی بینە دەزانی ئۆگە لە باشە لۆ چێ کورە ئیسراحەتمان کرد لە کۆر علاقی بوون و نایە قچۆکە سەر پێ چاکە کورە وەختیان دێنیە 100 هەندێکم ئاو دێت کورە کەمی تێداخە بەشمان ناکە کورە فڕەشی دەخۆمەوە داهاتەوەی بگرێ ئاگەر لە دەست خۆت بی نەبڕی بەس لێ وتەرکە باشە ها ئەی بەرداخ بەرداغم پێ نیە بەرداغی چ خاوێنە خاوێن پیس نییە بەسە بەس بە قوزەڵ قورتت بی ئێ ئەرێ گوتت چێ کورە گوتم بە قوزەڵ قورتت بی خۆش بی سەلامەت بی ئەرێ نەشکان زای هێشتا هیچمان پێ نەکردیەوە مامۆستا گاسی نەکردنێ بە قورعان وەرە عەتیقەی خەیانکەوە دمۆری دمۆر ئەتوی کاسبی سەر شەب قەیس سەر شەب قەیس دمۆر یعنی قەرب بلع ئەدی بلع یعنی چێ کورە بلعیش یعنی زادر يلا كاكا ورا عديقي خانه كاين ورني لا سري بقري كاس كاس بلا كاس بقري ورن كاكا ورن ها بەرێ مامۆستا فەرموو شا مامۆستا ئەو مامۆستا نابینی ئەو ئەباقسێک دەورە باسی نزان چی دەوێت السلام عليكم السلام عليكم والله عيب بلا معنى أما تاكسي ما هو والله عبال تشيش لك يا ما عفوا عديقة سينا عديقة سينا عديقتهم هي لماري بري عديقة جوان جوان وبتاع لا عقاري لا لماري لماري بري بري ما لماري ولا لما خلاص كنت يعني كاس على مالي اليوم زين بيناتي عديقة أو يعني مقصد صاحب خانمي زين ما وصل لي غادي بيني تماشاك تماشا كونا واستغوت قديم كونه هي نوي برا دبرو يشفطها كم برو شو ناكل بري والله دبرو ده انا ده واتساب بري ما تيجي دكين برا سنزارة بيدر ما وصل حديقة سينا حديقة طبعا ده الوالد يلا ديك أنا قلت خلينا نشوف ما وصل برا عديقة نقول شو تي دارو مارك مطلوبة نك لو تينا كشمان نك عديقة سيانة وصل ده جيك هاي تبكي يعني كاي ساكا كسقنا لو خافته ها نكاكا تلون دشي انتو زاني ولو تاكل ولو زيادة
تشت بعد ها دور نبى بيش دورة دريتي هاتي مش بس تزيد مو قندلرز بس لازمني يلا سيدي والله انا بغاو اعطوني نصيحه يا المسلمين هذا ودي يحضر خوتي او واسعي كتاب بتساوي كتاب أو بوسطين سيدينيا ولا بعتنا أودي بيني سيدينيا وش تشتغلني بكرة؟ لا زادر باري يا الله لك نتو بي والله لا انا بالك نام بي شنو بدي خوب الو انا تسبو الشعنا ناقيش تجي لابراهيم خليلي ها باشا دالا فعافيز خلاص والله يسمعني شنو بخاف ناس هم ورجي بخسر هم او عفوا هم تاكل كاكا دارك انا هم توبك حديقه كمان رجال اجد بين حسابك كمان دي وقت صندوق ولا دبينا تسند دي بزياده قصدك اللي يقر لي ما ارثر انا بدي يقر كره داتو خوش بخو ورا كره تلوستا صادر اللي يقر لي عصدك باشا دابا مشاكل تاع سنجوا باشا كاكا عاود امي يا الله خوافس دور ايره ما ارثر انا السلام عليكم. السلام بخير. كوي باشي. بخير بين يا قصة طيب. بخير بين يا. ساشي أري وش تكمان دوينا قال لي ما ورقنا. فرمو. أوتيه كاكا. أو دولار أقدر بفرد لنا كان. دولار سيا. أو الدولار باري أمريكية يعني ده قصته 22,000 خومان. أقدر بفرش لنا كان إن شاء الله هندش كشلو علاج. آخر بخداي. دور جرام فرق ماني إن شاء الله. آخر نبي كده بي ولا شوي بينا. دور جرام عرض خلانا بي دور جرادي نايو خواي بينو. باشا بقربانت بن. زور ممنوني إيوان. خوا كارتان راز بيني لبياوتي إيوة قد قدرناتهم. ده باشا خدمتك الدنيا. بقربان تان بن خوا أقدر تان بين. لقيت روسي هرب مرقت زي قلب داستا مقاتم الشرب وهندي بقرم هي ماركه ولا داستا داستا تنبل لو خمان دس انه حد قيد هذا نشين كيف خمان خطي هذا نينو داستا دي يا الله لا حول ولا قوه الا بالله داستا والله ظن هسه ما قبل اوتو
دۆرە جێک پێنە خۆش کرا هەر لێ پاردەوە پار دەفەرموو کاک سەدەی مبارەک بزانم چه خوتەکە لە من سەری هەیە دەفەرموو ئەتوو برێ ئێ ئینە ئێ ئی ئەو جارەمان فەرقی هەیە لەگە جارەکانی دی وەکوکو کاکە بە خۆت دەزانی ئەمە ئیشەکەی لۆ خێرێ دەکەین ئەو لۆ خێرمە ئەو جا دەزانیت دەکەین مەسەلەن عارەبانەی بەکرێ دەگرین جوانە دەچین لە کۆران ناشتی دەفرۆشین مراقەبەی خەڵکی ئەو دەکەین فرۆشتیمان چیشمانە سەر خەرچێمە کاکە کورەکو کاکە دەڕاوەستە باتێت بگەین دیاڵە مەسەلەن بەری کابراایەک دێ معاملەی دەکا ئەو بە چەندە و ناکری و کەمترم دنێ ئەوە سەرفکە ئێمالیکە ئەو فەقیرە جوان ئەو مایمال دەبینی یشکە دێت دەورەمەندە دەرە کاکە 20 قلم لەوەی بدەنێ یان 15 قلم دەنێ ئەوە دەورەمەندە ئەو خەشم دەزان چییە دەیدەینێ بەری دەزانین چێشتی لە دوو دەنێرم بزە نابن چێ کا ئەتوو جادی لە دوو دەنێرم ئێ ئێ دەچی هوردە هوردە مراقەبەی دەکەی هەتا مارەکەی دەبینی و وچی دیتەوە ئەوزە شەوێ بەس بە خۆمان دەزانیت دەکەین لۆی ئاوا دەبین و ئاوا دەبین ئاوا نیمە ئەوەی تێدابی تێگەیشتم ئەوزە دەرم هەرڕاستی بڕۆین کەیفی تۆ بڕۆین با بڕۆین دەبا بڕۆین یا الله کرۆ چ قۆندەرەتە لەگە چێتە قۆندەرە ها گاز پێراوی دەکەم پێراو یاڵە قۆندەرە یاڵە گێمار شەربات مەقسەدم پێراو ئەوە چەندە کاکەوە ئەوە 6,000 مامۆستا بە 2000 نابی کاک قەشمەر دەکەیت و ناوەڵۆ قەشمە دەکەێت کاکە بە 2000 تەواو کاکە تو مشتری فلان مشتری بە چاوە شێو کرێ برام بخۆمان زانین لە چێ دەفرۆشین کورە چادر ئەو مشتری هەدەوە مامۆستای پێدەچی زۆر چەور بی ئاگادار بە ها کورە پێراو قۆندەرە کاکەوە بە چەند ناوانە کامای مامۆستا والله ئەو بە شەشیە پێشەش زۆتم لۆدانێ برام لەوانە چەند جۆت پێشەش زۆت پێشەش جۆت ئەکەمیشە پێشەش زۆت بەس قەید ناکە بە عەرەبی مامۆستا ڕقم چەندی بەکەی خۆت 42 41 مامۆستا بە خۆت بەژن هەدی 42 دەبێت تو 42 لۆتیان یاکە 42 لۆدانێ زۆرن لەخوای لۆمارێتە بە سەرچاو زۆرن سەرچاو یعنی هەر زۆتم لۆدانێ چەند جۆت مامۆستا هەر زۆت بخۆم لۆ چەند نەفر نەگۆ لە ماری یەک دەزانێ هەر زۆر مامۆستا ناو کارتۆنێتە ماسم نەدوی دەی لۆ دەی یاڵە باشە ناو کارتۆن دەم ماستە فەرم کاکە حازرە کەوە چەند زۆتەوە هەر زۆت ئەوە هەر جۆتە مامۆستا دەکە 24000 24000 بەرە 24000 ڕێ یا الله مامۆستا و 25 باقی باقیەکەش لۆ خۆت والله مەمنونە مامۆستا مار لەو ناوەیە تو ئەمبارم لەو ناوە چ هەممەرەوە ئەوەی ئەو سیارەیە ئەو سارێ هەیە باش ئەو خانە سێقاتەکە هەوە خانی سێقاتەکە ئەوەی خۆتانە مامۆستا دەوەرە من دنوونیان بوو باشە زەمان باشە لەخوای بەس خواڵێتان تێک نەدەیان واسەلام یعنی میشکە پارتان هەیە لە مای سەرچاو مامۆستا سەرچاوەکەم سەرچاو سەدۆ مامۆستا گوتی مار نەو ناوەیە باشە بەس دزانیت دەکەی بەری بڕۆ دووی بەس ئەتوو زمان گەلە پەلە کورە کەشفمان نەکەی بە عاقلی بڕۆ دووی باشە من نەبینە پێم گوت کامل کونیم نییە کامل کەشف کرد گوتی دەورە مەدیش باشە ما دەچمە سەری کۆرانێ بڕۆم ڕاقەبێ بکەوەرەوە باش دەبڕۆ دەسوو ئەتو بڕۆ سەری کۆرانی ما دەچم زانم ماری مامۆستای تاکیید چامارەوە دەباش. خەرەتی نەسینوە دەباشە بڕۆ یا الله ئەرێ لۆزی دەسینونی ئەمە کورە دەبڕۆ وەختی وێ هەتی مامۆستا خانی هەیە کاکە لۆی هەر جۆتی دەکڕی ئەتو پێم نایە ناو خانێ لۆکەی دەسوڕێەوە پێراوە دۆتیە وڵڵا چم خەبەر دەما سەدۆی برم سەدۆ خانیەکەم جوان لۆ تەسویر کردی باردوو چاو شان كل بقول عنه ما لنا مصر ثقافة لنا مشاغلة بيش لازم هاتي تسيا في الرقص والله بلا كم الشيطان ادري اوي بمو مزابوش وقتي هو في وقتي انا قلت له عقلنا هذه راسل سام كزي علينا والله تاكدني ما كوران سمسنا عششكا حركتنا برهينا منا تامبو والله مش بين زورا شكيت ورقه دبروا بابرو دواش منو هذا اسمه شلون لو والله باكشمو كل دبروا
خۆتانن بەخێر بێن سەر چاو بەخوا ئەو جادەبێ بێنە ژوورێ هەموو جارێ هەر لە پێش دەرکە نابێت بەخوای دێنە ژوورێ توخوای دەفەر بەخێر بێن سەر چاو فەرمو بەخێر بێن یا بەسەر چاو فەرمو دانیش بەخێر بێن یا خوا فەرمو كونا باشن باشی وەزعتان چاکن ئەگەر ئێوە باش بن ئێمە زۆر باشین دەوازی لێ بێنە بەخوای خۆتان حاڵەکە ئەزانن ئیتر دانیشە کاک زادی دانیشە خێر بێن یا خوا دەبا بچم جارێ چایەک ئاخر دەبا تۆزێ ئازان زیدکەمان لە پێشە ئەسڵ ئیشتکەمان لە پێشە عندش كمان بارلوين ان شاء الله يشتغلوا ترتيب لكن وعد ما في داعي خوا برایگیان من زۆر شەرمەزاری ئێوە نازانم چاکیتان چۆنی بدەمەوە نا شرمزاري مني ان شاء الله اما بما بكري لو لكن وعد ما في داعي ڕەبی خوا لێتان ڕازی بێ با سلامتك یاڵا نەڕۆ پێخەمە بابا دەبا تۆزێ ئاوتان بۆ بێنە لا انا خذ ازيد مدى او دام ئیشتکەمان لە پێشە عیب نەبیێنی بەخێر بێن یا خوا خوافیز. سەر چاو زين يا برسدو بقربان او جاره بلجيمكا بربا او زينكن بقران توش براش دبي زاري اولي بيمبري او عينك في عينات ولا شد زيا والله الا مدارش بس تواز دو بينا بربا بقران او زيب كاين 17 او زاره دجيلي بس دزاني والله درم خبري دا لو تو بيرجني درت خبري دا والله او شو خونا كم بيلا خونا كيدانيا دو شرطات نسرم هنديك بياويان لدا كنا دواز بينا ما راودان اتو اوهت زباني هلا اولي هو دو هكاك اما لراي خوي دكن اول ان شاء الله تمشي تجنابي دو خد كاني من بخد زاني هم صدله سطا يعني خطيتو صد سستا ده والله بالله وتلاقي صد جيرين باشا كره دوز بهي جيلا هي صدله صد زبان والله اتو بحياه سنابي يعني استوهم الزيمان كديا يعني ايش نفارك تواو نبوا سلمان دايت بيرجني ما كره جيلا بخول لقرم نبوي عفتا ورقه مان دايت سي ورقه ما سي وانا ما هر باور بك يقدزي بروكك تصور بي تو دبي او زدقرين وسر ايشكاري خومان واز لهم مش تقدينين باشا كات لونا او زاره دزي كيف كاين واش بلا راس بكاين السيبش باش قلو من باش جلوتو باش قلو بيرجني قلت شرمت بخونيا كرنا ولا شرم اتبو عاري توبت كردي ادي ما تسمانغو ها اي كره صد دينار كم بيني والله بالله والله بارتشم تماشاك داري برسيل كما بارم كره كره كاكا قيناكنا وچه ومان توكل خمان دز بكاس بيدك اندو 100 زارم بيغوتي اتو دزيك تسكمك او عينكش بدو صاحبي باشا اي ناك تزيل مداران دكاي يعني استك وازنيني نا برام هر او زاريا تبع بسينه وزاره بتماي خوي بس والله بالله والله صد وزاره دجيرين باشا داستا بابرن هستا في شكل يا الله انا كذا كرين رينجي ساعه كرين خودي كرين يلا خير يلا خير خاطري بي عيب كرين داين يدنين وداين بردكين وداين دردين داين فريدين داين بوقين دكاي وي 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 مارا بكونا فيرا لا بايس عند الزين مقصد مصاف دكاي واي واي يلا خوي 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 ها مشاهيرك قولوا لك مرة افترضت بالبابا ده تمشاك او هي مدمانه يوري وقت صغار شبيه كبير زاد وزاري تقول الموضوع ده اللي خوش استنتاج ده مو صغار ولا ده ليقر ليه والله ما وده بزان لو بس يقوم ها هذا بسرتشو ولا تبسلتو والله بسرتشو يلا خوي 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 لا بايس عند الزين ددان سادكين ددا بردكين ددا دردين ددا فريدين يا ورا بسام قولون هاتن كره هات بشرفهم هات كتسريشا كره نا دورة من ده أصلع هذه دورة مدى مريكة سنة بني أسلعة هات وريك هاكا برتي ليدنينوا برتا بركينوا دداني بردكينوا كره هات
ئەوە چی کورە ئەوە چتان دەوێت يا الله يا الله والله كده ساينسي واحد ابني بدي داين لديني وسرا اصلح لك انه ئەگۆشتی دەفرۆشی سمير خفيف دك سمير الدخم دري بيتش سمێر صعيبتي رمدي زناس من اللي کراسەکەم کورە کراسم وزن كراتو سی پێنج بزنا بڕۆ لێرە نەمێنێت هەڵە بڕۆ دەی بڕۆ لە پێش يعني چاوی تدان ناشي قال والله عمري بيرو مره كنا کار ڕاست ڕاست کاکە ڕاست ڕاست زاد له يبركوا دانو فڕناکە كاكا دوت باشكوا وي بابا بونقرب خياتي وكل دري كوني مزرعه في الترشاك ترشا ما هذا کورە بڕۆ لێرە نەمێنێت ورا سوار بورا يلا كاكا دمارا دان شيك زولك يا درينا جاني في علاجك سوار بداي قرص قرص عصابتان ولا كاين وەرن کاکە وەرن بقلي انا بجي شي توانيا وەرە کاکە وەرە ئەو دوودانە پڕکەوە مادەم جوان لێ دەنێنەوە کاکە چاوم نبینی چاوم زعیفە ورا دانش كادوركم بسم الله عليك بسم الله كاو كل خويش نمايا شهان كل كاكا او نابينا صد زارم بيقول تشتي قوره لقى خضر اخذ داني قليون دي وبس هيك ذاك يا دراس كان جيلك شتي ناي کاکە وەرە تمانیە وەرە نیتمان برام وەرە ما مصلاتنا تبي دانا كتب جوان دربينين بەڵێ وەڵا ايوه تبي جيري بيني كاكا ژیرە ادي خو بوي درنا ما ئێبرام لە چێ دێنی دەبزانم يا الله داود ليك دەفەی داکەێ دەی داود ليك هو بەس بەنج لێ دەتخوا بس داود ليك هو ها يا الله ما مستە خوشکەتی خوشکەتی ودري عمودة قدام ما مصطفى باشتر بوي برۆ وڵات باش نیمە وا بزەمەوەکەی دی دەرهینە ما مصطفى كان دانديشي ئەوە هذا لو يك ساعته وناري چیان دەرهینە ئەبرامەت و ئەوەی تەنیشتی گوتم ڕەحمەت لە باغ داود ليك هو ديسان ها سيرو نعمة شرف سيتي ورقة بنت سواني كرة صدى صدر الدين هو هات دورة كاكا دورة سبو درتنا ئادی بيروزا تسانزون وإمام أستا ربي بيروزا خۆش بێ سەلامەت خۆش دبينا اشتك معهم دبينا خۆش بێ خۆ وڵی ئیسراحەتم کرد دبينا دليقر ليه ما أذكر عندكم بدوت كرة دليقر ليه هات زاد البالو تومي نا تدخل نازاني دباب رين كاكا ده هو تنسي وقلمه ئەدی کو ئەوش دەبێ كرة دورة وقتي وين ورا انا اشتش باشك ما دهنا باش كرة الصاف ممكن بس يوقف تبقى في شدك استخان ايش صور صح كرة دليقر ليه والله بالله كله حرباني بدو كرة كاو كرة ورا نروي كرة كاكا ورا كره وسا تبي عند تزيو وسا تبي عند تزيو كره نمشيوا ايوه أتوه بنتم بنت قال عيب بياو زاني بريتسا زيلت زيدك أنا والله بابرون برون باش قلنا عليه قلنا عليه دليقر ده فروشي مجيلو ده فروشي دبرو بابرون ده سوار با اري صدر الدين بله اري تو بيمناري او عربانات سليكل كورا كاكا بكريم قربو 5000 دا كابراي ودامو خو من عربان سينما ايه داس خوش بيمناري اسات سبكي كورا تدكن يك دو ساعات دي خو مان كردكن ها دوري 12 ويك وانن يا او خو ما كركر كوران تسول دبي او شول بو وچ كوران تسول بو كابراي يا نوستي على دواما او نستب لسد يواري اوديو دبينو ناي خويل ديني او ناي خو جي مردكن كورا نا ادي اورش خير نيا كورنا والله خير نيا كورا تسهيدا فريدا اول ودزيكو دبي اي تبكي تدكن اوديو دبينو تو دو برو خود بگور نعلو دزيان قوت يا مارت خرانه بي والله زلك جوان لبركا بيراوشي تندوكون بردو خوم لو جمار كلي ناس مش بقي جوان بركام كورا ادي اتو دزيان عربان سي مارت خرانه بي والله اذا اسم زمدانكي بابا مديني من راز دم سام دارينا والله خوش تشي ده والله ايش كسنا الناس هو بكزنا مع الناس اري والله بس تبو ناس كلنا بيش كنت هناك ايش نا خم النبي نا يلا يا استبابرون يا الله بنا اخويا دور دي هوني نا ولا هو انسيت ابشو الله الله سيت نرم يا الله تسوانم
دلاکەوە زەبان لاکەوە هەر ئەم بەسە دەکەوت باش دلاکەوە ترسونەوە والله شتەکەم دیت برقەیداوە بەڵک مابی سێنی بوو سەری کرد مامۆستای نەبوو کەس دیار نییە وەرە پێم وەرە کەس دیار نیە وەرە ئەتو بڕۆ دوای من دێم وەرە زەبان وەرە بەسەکەوە دەست بدەم ئەتو بڕۆ منی ناوێ ئەتو بدزە پارەکە دێ دەستە من بێمە خوارێ والله بێ خوارە وەرە ئەتو بڕۆ دەست بدەم ئەتو بڕۆ ئەوە والله سیقە وەرە بەسەکەوە وەرە ڕیسەکەمان لێمە خۆری زانیت برێ مامۆستای بری دەرکەمان لێ بکە والله پێم ناخرێت سەوا وەرە بەسەکەوە وەرە دەبرێ مامۆستا بری دەرکەمان لێ خوارێ ورنا والله دێم کورو خنکام مامۆستا دەرکە بەقنعات و گەورەتری بەخوات و گەورەتری احترامە یعنی ئەم خۆم فرێدەمە چۆڵ فرێ تاکید باشە من ها وەرە كل خفري قلت له زيادة من زيك هيك قصتك قول ما بعدين ما يا الله من خطر على ما يجزيني ما بس لا اله الا الله بير دابسينا ما بير دابسي متى ما يخوان مبني يا الله ايه ولو تاتينا كل بيت ما تزيد دبرو داي ولا بقربكم والله لا أعرف أريناكم كت كل كتجان يا الله الله هاواش بردم ودي خيار شي دور مركم اي خوافتان قري لقدان دجناتان اي هاواش تفكم اي اوتشوبن اي وابزمز تلفوني شو كم نجد الو كاكا نجدين زوجنا مارما وابزم دودس لمارمان مارما لآزادية تنشت كهربائي ايه دبرام خيرات عندك باركتنا أنا بارك ولا قوي يعني كل والله فازم دنجين نجدي ها يا الله لا خلينا دیدار مالي قولم دیدار دو متهم لە دەرەیە یەکە چەند زادرا یەکە چەند سەدۆیە بڕۆ سەدۆم لۆ بینەزارێ خلي يلا بشكر سيدو تاو ماركي باشە دیدا بڕۆ دەرێت سەدۆ ئەوە توی
هیچ کوچ برات شەرمێ ناکەی هەستە زۆم هەستە بەرە گەورە ئەوە جارە 2000 3000 تو بگیرێ ئەدی نەتگوت تۆ بەم کردیا گەورم بەخوا ئەخە ئەو جارە فەرقیە بۆ ئەو جارە لۆ خێرێ بوو لە ڕای خوای بوو لە ڕای خوایە ها بەرێ بەرێ بەزم وەرە پێش وەرە پێش ئەتو گوتت تەرک دەکەم بە ئەو جێ دەرنەینە وەڵا گەورم تەرکم کردی جوان ڕاوستە باشە گەورم چ تەرک کردیا دزی دزی کورەوە 3000 دەژیرێت و گەورم بۆ خوددا ئەگەرە تو بزانی مەسەلەکە چیە و جارە قەت نارێ ئێمە دزیت کردیە ئەمە لە ڕای خوامان کرد خوا ئاگای لێیە قەشمە دەڕێ وەڵا ئەگەر ڕاستی دەرێ ڕاستەکەم لۆ بلێ ئەم منیش باورت پێ دەکەم باوەڕ بکە دەزانیت چی لێ دەکەم مساعدەشت دەکەم ڕاست بلێ ڕاست گەورم بۆ خوددا ئێمە تۆ بەمان کردیە خوا ئاگای لێ ئەمە دزی ناکەین لە خۆمان کاسبی خۆمان دەکرد بەس پیرێژنەکەیە بەس ئەتو وەزعەکەی ببینی باوەڕ بکە نازانم چت بەسە دێ ئەگەر قەنەعەتش نییە بە خۆت بڕۆ تەماشاکە باشە باش ئەتو بڕۆ دەرێ دیدار وەرە زادرم لۆ بینە السلام علیکم عەلەیکوم السەلام جوان ڕاوەستە بەرێ ئەوە توش لەگەڵ سەدۆی زادر توش لەگەڵ سەدۆی زادر عیب نییە تۆشتانە دەکەی نایە لۆوا لە خۆت دەکەی کورا ها لۆوا لە خۆت دەکەی چ بەرێ واللهی گەورم ئەوە سەدە دزیەکانی پێکردم بەس ئەوە راستی بی لۆ پیرێژ نەکمان دەکرد دزیەکە پیرەژن بەرێ گەورم مالی ئەو پیرێژنە پێزانی بەرێ گەورم پێدەزانم تاکیت بڕۆ با بچین مالی ئەو پیرێژنە پێشام دەدەی بەسە چاو گەورم فەرم کاچ ها ماڵەوە سەیدی ئەو مارە دەست بنە خوارێ وەرە بزان وەرە گەرم وەرە ژۆرێ ببینێ تو لێ ببینێ بڕۆ لای هیچ نییە خوشکم یەک دەقا چیە کاکە چی ئەوە چی ئێستا دەوێت هیچ نییە تەفتیشمانە ئێستا دێ وەرە بابووە تیشی چستان دەوێت کاکە نابێ بزانم ئێوە چستان دەوێت بۆچی هاتوونە ئێرە وەرە بزان چیەوە ئەوە کچمە کچی تووە بەڵێ نوخسانە ئەوە چیەوە ئەوە کچمە کچی تووە بەڵێ ئەوە چیتی نەخۆشی دڵی هەیە نەخۆشی دڵ بەڵێ باشە تو کو دەژی ئەو منداڵە کو بەخێو دەکەی کو عیلاجی دەکەیە تو گەورم کەس لەخوا گەورەتر نییە بەڵا خێرخوازان یارمەتیم دەدەن دوو کوڕی باش هەبوون یارمەتیمیانەدا ماوە پارەی چاکیان لە بۆ دەهێنام بۆی کەوا پارەکە کۆکەمەوە بیکەمە عیلاجێکی ئەو کچەم بەڵاوە ماوەیە کە ئەو دوو کوڕەش دیارنی باشە باش ئەو منداڵە هالیاتیە ئەو خێرخوازانە چێن ئەو دوو جاهێلە چێن خزمی تونا چێن ئەوەنە بەخوا گەورم نەبینیویانمە و نەدەیان ناسم لە ڕاهی ئەو خوای یارمەتی من دەدەن هیچم نابن باش ئەوانە کو پارەت دەدەنێ کو مساعدەت دەکەن ئەتو نایەن ناسی ئەوانە نادناسن بە چه حەقەچی ئەو پارەت دەدەنە تو گەورم بەخوا نەدەیان ناسم و نەدەم ناسن بەس لە ڕاهی ئەو خوای یارمەتیم دەدەن وەکو پێم وتی هەموو جارێ ئەوەندە پارەیان بۆم دێنا بۆی کۆی کەمەوە یەک لەسەر یەکدانێم عیلاجی منداڵەکەمی پێ بکەم بەڵا ئێستا ئەوانیش لێم ون بوون نازانم چیان بەس خۆشی من بەڵێ ئەوی ئەمن پێم بکرێ لە لای حکوومەتەوە لە لای منەزەماتەوە لە لای خێرخوازانەوە لە بۆ دەکەم ئەو تشتی پێم بکرێ وعدە دەدەمێ ئەمن هەموو شتە چلۆ تو دەکەم باوەڕ بکە ئەو ئیشە ئەمن ئێستا تێگەیشتم خوا مساعدەتم بکە بە قوربانت بم گەورم خوا پایەدارت کە خوا هەر بۆ بەشەری فەقیرانتان بێڵێ خوا لە ئێمەتان نەسەنێ قوربانتان بم باشە خوشکم هیچ خەمت نەبی ئیشەکەت هەموو تێک دێ باشە زۆر مەمنونتانم خوا حافیزتان بێ بەخێر
ئەوە چێ لە چاوت کردی ها تو کۆرەی برێناوەڵە کۆرە نیمە بەس بە وانەکەی چاو نابینی باشە هەیت زەبان مادام چاوت نابین دۆ لە چاوی دەکەی ها برێنا وڵی چاوی قلابینی بەس درێن عینێک مۆدی لە باندی باش مادام چاوت نابین دۆ لە چاوی دەکەی ها ئەوە چێوە پرتە پرتە خشکرە ئەو تیشکەنات چاویدا تەماشای من کە کومەت خوا والله شازی دەرێ لە عیمچی چ لە عیمچی لە عینچی چ یعنی لە عیمچی دەبڕۆ با بڕۆی برێ بە قوربانی ئەو شارەی بم کورە ئەو شارە چەند جوانە برێمە ماوە بە جیرانە بە قورعانیا فەوتان فەوتان بە قوربانی ئەو شارەی بم سەدۆ والله وبالله وتالله تۆبە بە حەیاتم نچیناکە بەڕاستە دەبڕۆ با بڕۆی دارە والله دەڕۆ نچینە ئیشێکی باش دەکەین زۆر لەو عانێ باشترە باشە دەبڕۆ با بڕۆی قماش فرمو هي اصلي ترمايا او اصليه بس اصلي ترمايا ورا دي ورا او هامي اصليه يا خو بخيتي كرلاري شي او مشكله او تصدقي برام تصدقي او كاسبيات يعني لو حفظيني وتصدقي قماشي اسلم دبي او همي اصليه او دارنا بلاش بدي لا والله كره السوان ما ديو تسفي شيء لم او تفي خوتي برايس او دبي انا او يلا المشتري دبروا كركاسي بونو عيدك ده صار بدي بابرون دبروا دي وصلك يا ليرا ولا بركاتي بردي ولا ده ورا خواري او بتما سياسي كلام ما بقدر فاتينا مش كده كاسي دبروا شويه سعر دبروا دي يا ولد يا قستين بقى امن اتم خوش ده تمام تمام وين حركاك ولا فقسانة سريان مردي اللي برسان قصدو متواصل لفي قزبينا بقربان بمزان دا خوازي او شيشم لونا كركاكا تواز لو كتسيبين الجن هيناني تسو عاري تسو كرامو بخونان يا بخوناريش من برايا حركاكا تسمو قصارنا بقربان دبم متواصل لقزبينا دا او قزاي لو من بين برم مقصدم او شيشي لو من بينا بقربان والله وبالله وبالله اقرمت يا برباقر كاكا دامنا او بقرد وفرمو بهرنو اقولو تسو داخواز باشا وكارولارا تكوتي دقاي ولا مشكلة نية كارولارا نية هردو تهام دري ولا مشكلة خوما كاكا والله وبالله وبالله صدو معجبي بوما هذا هي عفوا بقى ممكن يا أصلي كاكا تزاري لي قرب على فقيه قصة قرتكي بابا وجنانا كما فات هر كوتشي بدا بودت شا مارا كورا هاتم كورا دي تساوت سرعة دي ودركاونيا باش او دركا هو كورا ما بخو ناني بخو قردار وفردار دو افهم نرجني بس بخيو دكي بخون بخيو دكا كو بخيو دكي كورا بخيو دكا مش عالم عفوا هتقول ولا بيشو عفوا كورا دور لا بيشر مري والله ايوه ده فرمو يا اخوة بخير بين هو ايه ولا شوين فرمو بخير بين صرت فرمو والله لا والله درونا ما بدك شو درني ورا ده فرمو بخير بين صرت وفرمو بخير بين يا اخوة فرمو رد بن اكي يا اخوة بخير بين صرت شاوي من اري رو رأي والله كان صالة كوتون تشويه
نەڕۆژە لە ڕۆژان پرسیار ناکەم بڵێنەوە ئافرەتە با بزانین چی بەسەر هات چی بەسەر نەهات ئێوە ئەو هەموو پیاوەتیەتان لەسەر من بوو ئاوها بە ئاسانی ئەوە لە ساڵە لە مندا بڕان ورە بەخوا ئێستا ئێوە بینی چاوم ڕوون بۆ ڕەبی بەخێر بێن سەر هەردوو چاوم وەڵی برێم چ خەریکی شکارم بەخۆت دەزانی گرانیە و نەبوونیە ئەرە پێم برێ نەخۆشەکەتان کووە وەڵڵا کاکە گیان لە خوا و پێغەمبەر بەزیاد بێ لە سایەی خوا و خێرخوازان و برادەرانی چاک و خزم و دۆستی باش ماشەڵڵا کیژەکەم ئەوەندە گەورە و ناسک و نازدار و جوان بووە بەڵا بەخوا هەر بە خۆیەتی کووەشی خۆیتی ئەدی نارێت چا بووە ڕۆڵە گیان جادر لە خوا و پێغەمبەر بەزیاد بێ نەخۆشەکەی چا بووە بەڵا زمانەکەی دەوی نییە قسە بکات باشە دەخوای بەزیاد بێت ئێستا لە چێن دەرام وەڵاوا لە ژووری ئەو دیوە خەریکی ئەشیا مەشایە خەریکی شمەک خاوێنکردنەوەیە ناسکە ڕۆڵە ناسکە گیان دەوەرە ڕۆڵە گیان وەرە تۆزێ ئاو بێنە میوانمان هاتووە وەرە دەستەکان خۆش بێ وەرە کچم وەرە ناشێ ئەوە خارە سەدەیە ئەوەش جادرۆکە ئەتوو منداڵ بووی ئەوانە زۆر یارمەتی ئێمەیاندا تێگەی چ دەرێن ئەوە چەند ساڵە لە یەکدا بڕاوین ئێستا پێم سەیر بوو کە هاتنە دەرکەیاندا ڕۆڵە گیان پلا ئەوە کچەکەیە ئەرە وەڵا ڕۆڵە جادرگیان ئەوە کچەکەیە ئەو ناسکەیەکەوە منداڵ بوو ئێوە لە قورگی خۆتان خواردنتان دەرەیەناو ئەتاندا بەو ئەوە ناسکە نەخۆشەیەکەوە ئێستا وا گەورە و ناسک و نازدار بووە ڕۆڵە گیان ئای کاکسەدا جادرۆی گیان نازانم پیاوەتی ئێوە چۆن بدەمەوە تۆ بڵێ ڕۆژێ بێ من بتوانم پیاوەتی ئێوە بدەمەوە ئاسانە عەز لێ چاکەمام دێوە ئەرە وەڵڵاهی ئەگەر بەدەستە من بێ بە هەردوو چاوم چاکەتان دەدەمەوە باش ئەمەش لۆ شتێکی بچکۆکە هاتینە وەی شت بەدەستی من بێ و لە ماڵی من بێ و لە لای من بێ کورە بەسەر هەردوو چاو کچەکەی خۆت بدە جادری حەزی لە ژنەیە و دەیوە ژنەکی بینی و هەری خۆشمانە خۆ بێگانە نییە چۆن کچی من بۆ جادر بەخوا ئەگەر بەڕاستی بێ و بەدەستی من بێ پێشکەش یەکەم بە کراسەکەی بەریەوە بەخوا ڕۆڵە گیان بەڵا بۆ خۆتە زانی کچی من زوان لە دەوی نییە ئەبێ پرسیارێکشی پێ بکەم بزانم ڕازیە یانە وەڵڵی پلە دڵخواست ئەمن دەزانم تاکید ڕازیە پرسیار ناوێ بەس پێی بری ڕۆڵە ناسکە گیان ئەوە جادر هاتۆ بە داخوازی تۆ ئیتر ئەگەر ڕازی پێی ڕۆڵە شەرمێمە کە بڵێ ڕازی ها ڕازی ها شەرمیش دەکا بەخوا کاکە ئەوە پێی ڕازیە مێردی پێ بکات ئاخیری خێر بێ دانیشە گورە ئەفرەکە نەیزانی وەڵی نەزانەوە نانە دەوازی لێ بێنە دڵی خۆشە ڕەبی ڕۆڵە پیرۆزت بێ بە دڵ خۆش پیرۆزە ژیانێکی خۆش بەرنەسەر وەڵڵی پلە دڵخواست زۆر مەمنونتم پلە خەسوو هەتا دەمەرم قەدە و چاکەی تو دەرناچم زۆر مەمنون ئەرە وەڵڵاهی زۆر مەمنون بە دڵی خۆش ئەرە وەڵڵاهی بەس عەبوا یەک ئیشی بەژێ من کەی پلە خەسوو وز بە کورە هاتوو فێ قسەی هەڵە بەڵام دەکەیت دانیشە کردۆتە جەبانی ئیشی چ والله ممنونتم حوايا توجوشي مردان راز مير بصدي بلاكي كورە بابە ژنی وەرە دانی شەبات تێبگەین جادر ڕۆڵە گیان من لەو تەمەنەیە و ئێستا خەڵک ئاخر چ پێ دەڵێ ئەگەر من مێرد بکەم بلا خەسوو ئەتری ژێشتان زایری ئەوە ژێشتان مایتان بەسە زای چیە گەردوو با من بچم بانجی کەم ئیشم پێکەوەرە دەرێ هیوادارە مەمنون تو ژیانێکی خۆش لەگەر سەدەی برام